سڵاوتان لەبێت چاوەڕوان محمودم لە شارپرێسەوە پوختەی هەواڵتان پێشکەش دەکەم. حکوومەتی عێراق بڕی 598 میلیارد دیناری بۆ هەرێم ڕەوانە کرد و دیار نییە کەی دەست بە دابەشکردنی موچەی مانگی حوزەیران دەکرێت. ئەمڕۆ چوارشەمە حکوومەتی عێراق بڕی 598 میلیارد دیناری بۆ دابەشکردنی موچەخۆرانی هەرێم خستە سەر هەژماری حکوومەتی هەرێم و موچەخۆرانی هەرێمیش چاوەڕوانی دابەشکردنی موچەکانیانن لە نزیکترین کاتدا. بڕیاردان لەسەر ڕەوانەکردنی 598 میلیارد دینار لە بەغداوە بۆ هەرێم لە کاتێکدایە حکوومەتی هەرێمی کوردستان موچەی مانگی حوزەیران و تەموزی دابەش نەکردووە و ئەو بڕەپارەی وەزیری دارایی واژۆی ڕەوانەکردنی بۆ هەرێم لەسەر کردووە کورتێنان لە دابەشکردنی موچەدا دروست دەکات. ماوەی چەند ڕۆژێکە بەشێکی زۆر لە فەرمانبەران و کارمەندانی بەشێکی زۆری فەرمانگە حکومیەکانی هەرێم مانگرتن و بایکۆتی دەوامیان ڕاگەیاندووە بەهۆی وەرنەگرتنی موچەکانیانەوە و لە دوای بڕیاردان لەسەر ناردنی 598 میلیارد دینار لە بەغداوە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لیستی دابەشکردنی موچەی مانگی حوزەیرانی ڕانەگەیاندووە و دیار نییە لەکەیەوە دەست بە دابەشکردنی موچە دەکرێت لە کاتێکدا کە دوێنێ لە لێدوانێکی میدیایدا ئاوات شێخ جەناب وەزیری دارایی و ئابووری هەرێم ڕایگەیاند بوو هەر کات پارە بگاتە هەرێم ئەوان بە زوویی و لە چەند ڕۆژێکی کەمدا موچە دابەش دەکەن و لیستیان ئامادەیە بۆ دابەشکردنی موچە. وتەبێژی حکوومەتی هەرێم دەڵێت ئەو پارەیەی لە بەغداوە ڕەوانەی هەرێم کراوە کورتێنان لە دابەشکردنی موچەدا دروست دەکات. پێشەوە هەورامانی وتەبێژی حکوومەتی هەرێم لەباری ناردنی پارە لە بەغداوە ڕایگەیاند ئێمە بۆ دابینکردنی موچە پێویستمان بە 912 میلیارد دینارە لە عێراقەوە بێت. ئاماژەی بەوەش کرد نەک شایستەی دارایی نەنێردرا تەنانەت پارەی پێویستی موچەش نەنێردراوە و تەنیا 598 میلیارد واژۆی لەسەرکراوە کە بنێردرێت بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان. وتەبێژی حکوومەت وتیشی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی ڕاست پاردووە بە خێرایی خشتەی موچە ڕابگەێنێت و دەست بە دابەشکردنی موچە بکرێت و ئەو کورتێنانەشی کە هەیە پڕ بکرێتەوە. سەرۆکوەزیرانی عێراق کورتێنانی گەورەی لە بودجەی وڵاتدا ڕاگەیاند. محەممەد شیع سودانی سەرۆکوەزیرانی عێراق لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند بودجەی 3 ساڵی وڵات کورتێنانی گەورەی تێدایە و دەست بە دەرکردنی ڕێنماییش بۆ جێبەجێکردنی بودجەکە دەکرێت. ئاماژەی بەوەش کرد حکوومەت بەردەوام دەبێت لەسەر کارەکانی بەپێی ئەو کارانەی لە پێشینە دانراون بەپێی پلانەکانمان. سودانی ئەوەشی ئاشکرا کرد گفتوگۆمان لەسەر ڕەشنووسی یاسای نەوت و گاز کردووە و ئەوەش پێویستی بە بڕیاری سیاسی هەیە. لە دوانی محەممەد شیع سودانی لەبارەی کورتێنانی بودجەوە لە کاتێکدایە بەپێی ڕێکەوتنی هەردوو لاو بەپێی یاسای بودجەی عێراق لەمە دوانەوتی هەرێم لە ڕێگەی بەغداوە هەناردە دەکرێت و لەسەر بەغداش پێویستان مانگانە بەشە بودجەی هەرێم لە بودجەی عێراق ڕەوانە بکات و لە چوارچێوێژدا ماوەی 2 مانگە حکوومەتی هەرێم نەیتوانیوە موچەی موچەخۆرانی هەرێم دابەش بکات. لە سلێمانی لە ماوەی 1 مانگدا زیاتر لە 1000 شوێن بەهۆی پابەند نەبوونیانەوە سزادراون. قایمخەمەتی سلێمانی ئاماری 1 مانگی کار و چالاکیەکانی خۆی بڵاو کردەوە و تێیدا هاتووە 89 شوێن داخراون و 985 شوێنی تر پسوولەی سەرپێچیان بۆ کراوە. لە ڕاگەیاندراوێکی قایمخەمەتی سلێمانی داهاتووە لیژنە هاوبەشەکان زیاتر لە 6700 سەردانیان ئەنجامداوە و 89 شوێنیان داخستووە و 985 پسوولەی سەرپێچیان کردووە. ڕاگەیاندراوەکەی قایمخەمەتی سلێمانی ئاماژەی بەوەش کردووە 674 شوێنیان ئاگدار کردوتەوە و پابەندی ڕێنمایەکان بن. لە ڕاگەیاندراوەکەدا ئەوەش خراوەتە ڕوو زیاتر لە 48 تۆن شمەک و کاڵای بەسەرچوو دەستی بەسەرداگیراوە و بە بڕی زیاتر لە 58 میلیۆن دینار چەند شوێنێک سزادراون. لە هەرێمی کوردستان بەهۆی نەبوونی چاودێرێکی وەردشمەک و کاڵای بەسەرچوو ڕوو لە زیادبووندایە و لیژنەکانی قایمقەمەتیەکان لە پارێزگا و قەزا و ناحیەکان ئەرکی بەدواداچوونیان بۆ کێشە و کەم و کورتیەکان لە ئەستۆدایە. هەواڵ و زانیاریەکانم پێشکەشکردن هەرشاد بن.